گروپێکی هونەری ئێزیدی سەردانی منداڵانی ئاوارەیان لە گوندەکانی پارێزگای دیالە و گەرمیان کرد بۆ ئەنجامدانی چالاکی هونەری و دڵخۆشکردنی منداڵانی ئاوارە کە بەهۆی ژیانی ئاوارەییەوە لە خۆشیەکان بێبەش بوون. لەگەڵ دەستپێکردنی چالاکیە هونەریەکەدا منداڵانی ئاوارە دەستیان بە چەپڵە لێدان و خۆشی کرد بە شێوەیەک کە چێژبینین بە ڕوخساریانەوە دەبینرا. هەموو هەفتەیەک دێینە لێرە و لەگەڵ کوردەکان یاری دەکەین. كل أسبوع يجون منظمة وادي. هەموو هەفتەیەک ڕێکخراوی وادی دێن و ناتوانن ئەو یاریانم لە ماڵەوە هەبی. دێم لێرە یاریان پێدەکەم. ئیمڕۆ لەگەڵ مناڵ ئاوارەکانە یاریمان کرد. ئەمڕۆ زۆر خۆش و بەلامانەوە ماسا هەموو هەفتەیە تێن ماساکان فێری باکوخاوێنیمانی کردیە، فێری وەرزشیانمان کردیا. من السعدية إلى باریکە. لە سعدیە و هاتووم بۆ باریکە، ناتوانم ئەم یاریانم هەبێ، لێرە یاریان پێ دەکەم و خۆشحاڵ دەبم. منداڵانی ئاوارەی عەرەب و کورد پێکەوە بەشدار بوون لە چالاکیەکەدا و پێکەوە بەشدار بوون لەو خۆشیەدا کە توێژەرێکی دەرونی پێی وایە ئەو جۆرە چالاکیانە ڕاهێنانی منداڵانە بۆ پێکەوە ژیان لە داهاتوودا. قورساییە بارگرانیە لەسەر مناڵانی ئاوارە کە هیچ کاتیان بۆ تەرخان ناکرێت لەلایەن دایک و باوکیانەوە نەهامەتی زۆریان بینیە و لە ترس و دڵڕاوکێکی زۆرا بوونە. ئێمەش هەفتانە بە یاریە جۆر بە جۆرەکان یاری بە کۆمەڵ کاتیان لەگەڵ بەسەرەبین کە ئەمەش وە ئەکات ئەم مناڵانە هەستێکی خۆشیان لای دروست بێ و هەست بە گرنگبوونی خۆیان بکەن کە کاریگەریەکی ئەرێنی دروستەکە لە لای کەسایەتی مناڵ کە هەفتانە چاوەڕوانمانەکەن و تێکەڵ بە تێکەڵ ئاوارە و مناڵە کوردەکان فێری پێکەوە ژیان دەبن. گروپە ئێزیدیەکە کە لەلایەن ڕێکخراوی وادی ئەڵمانیەوە برابوونە نێو منداڵانی ئاوارە کە بەشێکی زۆری چالاکیەکانی ئەو ڕێکخراوە تایبەتە بە گرنگیدان بە ژنان و منداڵانی ئاوارەی گوندەکان. زیاتر سەردانی گوندەکان دەکەین بە حکومەوەی لە کەمپەکانە ڕێکخراوێکی زۆر هەن کە هاوکاری ئاوارە عەرەبەکانەکەن بۆیە ئێمە لادێکانمان هەڵبژاردووە چکە لە لادێکانە هیچ ڕێکخراوێک نییە هاوکاری ئاوارە عەرەبەکان بکات. هەدەفمان کەیفی منداڵە بینن. ئێمە لە دهۆکەوە هاتون بەهێرە میێوانی ئەم منداڵانە خەڵکی ئاوارەینە. ئێمە زۆر کەیف خۆشن، ئێمە خەڵک بە کەیف بکەوە هەرچی کاتێک بێ. ئێمە سوپاسی لە هەموو برادەرەکانەکەنەوە و ئەوەی هاری کارگیری ئێمە هاتوون بۆ هێرە و بۆ وادی ئەڵمانیژی ئێمە زۆر سوپاسی لوان دەکەن ئەمە هاتن بۆ هێرە. منداڵانی ئاوارە کە شەڕی داعش و کردەوە تیرۆریستە خوێناویەکان نەک تەنها لە ڕووی دەرونیەوە کاریگەری خراپی لەسەریان هەبووە، بەڵکو بەشێکی زۆریانیشی لە نازی دایک و باوک بێبەش کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای دیالە.